سارا ڕەزا ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەبەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە کەسایەتی سێ خوشکی میرەبا ڕاسەری بەژنی خۆم نەوی دەکەمەوە لە ئاستی هەموو ئەو ژنانەی کە لە بێناوی ئازادی ژندا تێکۆشانیان کردووە بەژنی خۆم نەوی دەکەم. 25 نۆڤەمبەر ئەوەیە کە لە خوشکانی میرەباڕا لە کارگەیەکە کاریان کردووە، زۆرترین ڕەنجیاناوە، کەمترین زەحمەتیان کێشە و کەمترین ڕەنجیان وەرگرتووە و لە دەرەوەی ئەوەی کە کاریان کردووە لە بزوتنەوەی ژنانە کاریان کردووە بەهۆی ئەوە کە هاوسەرەکانیان دەستگیرەکرێت کاتێکە ئەچن سەردانی هاوسەرەکانیانەکەن لە گەڕانەوەیاندا زۆر نامرۆڤانە نەئەخلاقانە بەڕێوەبەری توندوتیژی و دەستدرێژی و ئەشکەنجا بنەوە و بە شێوەیەکی گوماناوی لەناو سیارەدا تیرۆ دەکرێن. بۆیە ژنانی فێمینیستەکان بە درێژەی ئەو ساڵە تا ساڵی 1970 ئەتوانم بڵێم کاریان کرد، خەباتیان کرد، ماندووبوونێکی زۆریان کرد تا لە کۆبوونەوەیەکە داوای ئەوان کرد کە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی جیهانی بناسرێ. ئەو بوو لە ساڵی 1990 مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان ئەو ڕۆژەی بە ڕۆژێکی جیهانی ناسرانەوە. ئێمەش وەکو ژنانی ڕۆژهەڵاتی ناوین، وەکو ژنانی گەلی کورد کە زۆرترین توندوتیژەکان بەرامبەرمان نەکرێت، هەمومان دەزانین لە هەر شوێنێ شەڕ هەبێ، هەژاری هەبێ، لانی ئابووری خراپ بێ، توندوتیژەکان بە دەرەجە یەک بۆ ژنانە بۆ گەنجان بەرەوڕۆ بێتەوە. هەڵبەتە کە ڕۆژهەڵاتی ناوین هەمیشە جەنگ و هەژاری و لانی ئابووری خراپە ڕووی تێکردووە. ئێمە وەکو ژنانی کورد لە ماوەی ئەو 16 ڕۆژە چالاکیەکانمان چڕەکەینەوە. ژنان ئەمڕۆ بە عەقڵێتێکی دەسەڵاتخوازی، بە عەقڵێتێکی پیاوسالاری ڕوبەڕووی زۆرترین توندوتیژیە بنەوە، لە هەمان کاتە بە عەقڵێتێکی ئیسلامی سیاسی جارێکتر ژنانە خرێنە ژوورەکانەوە و بێبەشەکرێن لە مافەکانی خۆیانە. ئێمە دیارە ئەو سیمینارانەمان بۆ ئەوانەیە کە ژنان چەندێک ئەبێ وشیار بن بەرامبەر بەوە. هەمومان دەزانین کە چەمکی ئازادی هەیە، بەڵام بەداخەوە لە باشووری کوردستانە چەمکی ئازادی بەلاڕێدا براوە. ئەمە ترسناکترین چەمکە کە بەلاڕێدا ببرێ. ئەبینی ژنەکان لەژێر دەسەڵاتی سیستەمی عەقڵێتی دەسەڵاتخواز و عەقڵێتی پیاوسالاریدا ژنەکان ڕیکلام بەجەستی خۆیانەوەکەن. بەداخەوە لە سۆشیال میدیان لە ڕاگەیاندنەکانە ژنان بە شێوەیەکی بەرفراوان کەوتونێتە بەر هەڵمەتی توندوتیژی و جارێکی تر ژنان هەم یاساکان لە خزمەتی پیاوەدەن. ڕێبەر عەبدوڵڵا جەڵان ئەڵێ لە هەر شوێنێ یاسا هەبێ ئەخلاق بوونی نییە، لەبەرەوەی یاسایش پیاو دایڕشتێتەوە لە چارچێوەی ئەوەیە کە پیاو سود و قەزانجی بۆ خۆیەتی، بۆیە جارێکی تر ژنانەکەونە بەردەم ئەو توندوتیژیانە. دیارە هەمومان نەزانین کە لە ڕۆژهەڵاتی ناوین و لە کوردستان ناسنامە و ئیرادەی ژن نەک هەر نەما بەڵکو هەر نەمابوو، سڕابەوە. جارێکتر ڕێبەر عەبدوڵڵا جەڵان هات دەرگای لە بەردەم ئەم دۆزا کردەوە کە بە ترسناکترین دۆز دەبرێ دۆزی ژن، بۆیە هیچ لە سوپێنەی توانیوە دەست بەرێ بۆ دۆزی ژن. ڕێبەر ئاپۆ دەستی بر بۆ دۆزی ژن و ئەبینین ئێستا ژنان کار و خەبات و تێکۆشانەکەن، ژنان پێشنگایەتیەکەن، ژنان لە کایەکانی سیاسی، ئابووری، دیبلۆماسی، کۆمەڵایەتی پێشنگایەتی بۆ شۆڕشەکەن و بەداخەوە لە باشووری کوردستان نەک کۆمەڵکوژی هەیە بەڵکو شۆڕشێ دژی ژن بەرپا بووە. بۆیە پێویستە ژنانی باشووری کوردستان زۆر بە ئاگا بێن بۆ ئەوەی لەم سیمینارانە بەشدار بن و ئێمە پەروەردەکانمان تەنیا لە چوارچێوەی ئەوەیە کە ژنی سەردەستە وشیار بێتەوە. ئێمە ئامانجمان ئەوەیە کە ژن و پیاو بۆ کۆمەلگایەکی سروشتی بگەڕێنەوە کە ئەو کاتە یەکسانی هەبوو و بۆ هاوسەنگی ڕێگەزی بگەڕێتەوە بۆ شێوەکەی کە خۆی بۆ ئەو شێوە بگەڕێتەوە کە ئیرادە و ناسنامەمان لەدەستدا بوو. بۆیە پێویستە ژن مێژووی خۆی بناسێت، ناسنامەی خۆی بزانێت، ئیرادەی خۆی بۆ بگەڕێتەوە. لەبەرەوە کاتێک کە ژنان ئیرادە و ناسنامەی خۆیان نازەکەن، هیچ دەسەڵاتی، هیچ دوژمنێک ئەو بەربەستانە تێکشکێنن و هیچ کەسێ ناتوانێت ڕێگری بەربەست لە بەردەم ژنانە دروست بکەن. بەداخەوە ڕێکخراوەکانی ژنانەگە بێنە سەریان لە کار و خەباتیان کەم ناکەنەوە، بەڵام ئەبێ خۆیان پلاتفۆرمێکی خۆیان بکەن. بۆچی ڕێکخراوەکانی ژنان لە نەودووان تاکو ئێستا نەبوونەتە وەڵامێک بۆ ئەوەی کە کۆمەڵکوژی سەر ژنان نەمێنێت، بەڵام ئەبینی لە ماوەی ئەم 30 ساڵە زیاتر کۆمەڵکوژی سەر ژنانەوە لەبەر ئەو ژنانی کە لە ڕێکخراوەکانی ئیشەکەن بە عەقڵێتێکی پیاوسالاری پیاوێک تەوجیهاتیان کرد و بە عەقڵێتێکی پیاوسالاری کارەکرد. بۆیە توندوتیژەکان بەرامبەر بە ژنان زیاتر بووە و ئێستا پێویستی بەوەیە کە ژن خۆی پەروەردە بکات و پێویستە
پێویستی بە هاوژیانی ئازادە هاوژیانی ئازاد تەنیا لە بینی ژن و پیاوەکانیە کە هاوسەرێتی هەبێ خۆشەویستی لە بینانە نەخێر ئەبێ لەبێ لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابوووریەوە ژنان هاوسەنگ بن و سەردەستە و بندەستە نەمێنێ بۆیە ئێمە سیمینارەکانمان لەو چوارچێوە پەرەپێخین و پەروەردەکانمە هەمیشە بەردەوامە بۆ ئەوەی ژنان وشیار بنەوە. من ناوم سارا کەریمە بەبێ گومان ئەو بارودۆخی کە ژن تێدایە لە ئەنجامی هەڵسەنگاندنی هۆکارە بنیادەکەی حەقڵیەتی ناوگنێرە کە لە ئامانجی ئایدۆلۆژی و سیاسی داهێنراوە بۆ دەستەمۆکردنی ئەوانی دیکەینێ بەبێ گومان ئەویش بەردی بناغەی سیستەمی سەرمایه‌داریە بۆیە تا ئەو عەقڵیەتە بەردەوام بێت ئێمە لەو بارودۆخە ڕزگارمان نابێت بۆیە پێویستە ئێمەی ژنانە سەر فکری ڕێبەر ئاپۆ هاوسەنگی ڕەگەزی خۆمان ئەو بارودۆخە تێپەڕێنین و خۆمان ڕزگار بکەین لەو بارودۆخەی کە ئێمەی ژن تێداین بۆیە داوا لە هەموو ژنانی جیهان دەکەم بە تایبەتی ژنانی گەلی کورد ئەو توندوتیژەی کە بەرامبەر بە ژنان دەکرێت قبولی نەکەن ئێمەش مافی ڕەوای خۆمان هەیە پێویستە ئێمەی ژن هەموو بە ئازادی ژیان بکەین و بتوانین مافی ڕەوای خۆمان دەستەبەر بکەین.